ڕێزان ئێرە خونەماسیان لە گوندی بەرزێوە دیارە سەرداریکەران و گەشتیاران ڕۆژانە ڕوو لێرەکەن بەرام بەداخەوە کاتێک ئەشا لەگە خۆدین ئێرە بە پیس و تۆخەڵوو بەبێ دەبن هەستی بە پیسکارێتیان نییە ئێرە کاری ناکەن بۆ ئێرە ئەوڕۆ ئێرەمان پاکینەوە بەڵام من لێرە وەکو چالاکوانێکی ژینگە گوندی بەرزێوە هۆشداری ئەدەم لەو خەڵکانی لەو سەردانیکەرانی کە بێن ئێرانە ئەگەر بێت زارێکی بۆ شێوەیە ئێرە هاوەپیسی بەدێ بێرن ناچاری کارگوزارێک لە دەواازەکەدا بنێن هەر نەفەر و مەبلەغە پارەیەکی لێوە بگرین بۆ پاکردنەوەی ئێران ڕاهیوادانی کە دێن ئێرانە ئێرە زۆر بە پاک و تەمیزی لە دوای خۆیان بەجێ بێن لەبەرەوەی تۆ شوێ ئێرە سبەی برایەتی دێت ئێران ئەگەر ناسارمان بکەین ناساری کارگوزارێک لە دەواازەدا بنێن مەبلەغە پارەیەک لەر سەردانیکەرێک وەربژێنێ بۆی ئێوارە بە پاکوتاوی ئێرە بەجێ بێن